سڵاوتان لەبێت ڕۆژتان باش بە تایبەتی ڕۆژی ئەو بینەرە خۆشەویستانە باش کە هەموو ڕۆژێ بینەری بەنامەی ڕۆژ باشن کە لە سەرەتای هەفتەوە تاوەکو ڕۆژی پێنجشەمە ئێمە لەگەڵتان بەردەوامین ئێمە بەجێ ناهێڵن و ئێمەش دەزانین کە ئێوە چەند گرنگە بەلاتانەوە بابەت و بڕگەکانی ئێمە ببینن جوانترین بڕگەکانتان بۆ ئاماداکەین هەر بەیانیە کە هەڵدەستین و دەینە ستۆدیۆ بۆ وزەیەوە دەین کە ئێستا بینەرانمان ئامادەی ئەوەن بزانن ئەمڕۆ ڕۆژ باش چیوەتان ئامادە کردووە و ئەمڕۆ باون پێتان بڵێم کە ڕۆژ باش چی ئامادە کردووە یەکێک لەو بابەتانە و تەوەرانەی کە باسی لێوە دەکەین باسی ڕەوش و دۆخی کرێنشینان و داتەکانە بزانین چەندێک لە هەرێمی کوردستان کرێنشین هەیە و چیان بۆ کراوە و تەوەری دووهەمیشمان کە باسی لێوەکەین تەوەرێکی خانمانەیە کە خانمان زۆریان بەدڵ دەبێت بۆ ئەم ساڵ بەڵام لە لایەکی تریشەوە بەدڵی پیاوان دەبێت چونکە پیاوان زۆر حەزیان لەوەی کە خانمان نەترال بیوتی بن و دایمەن جوانێکی سروشتیان هەبێت ئەم ساڵی بێ مێکاپە نۆ مێکاپ تەوەرەکە خانمانە بەڵام پیاوان بەدڵیانە زیاتر ئەڵێن خانمان بە بێ مێکاپە بن جا با بزانین وایە ئەم ساڵ مۆدی مێکاپکردن بێ مێکاپە یاخود نا کەمێک هەرە بێ مێکاپ بکرێت جا دوو میوانمان هەیە سەبارەت بە تەوەرەکانمان هەر کامیان و لە پسپۆڕایەتی خۆیان باسە تەوەرەکەمانە کرد وەک دەزانن ئێمە سەرەتای ڕۆژ بە ئەوە دەست پێ دەکەین کە بزانین لە دنیای سیاست چی دەگوزارێ ئەویش لە ڕۆژ باش بڕگەیەکمان هەیە کە کورتەیەک لە گرنگترین هەواڵەکانتان بۆ دەخەینە ڕوو ئێستاش کاتی کورتێک لە هەواڵەکانی ڕۆژ باشە لە بەشی یاخود لە ئەو بابەتی کە بابەتە سیاسەکانی تێدا کورتەی سیاسەکانە بۆیە پێکەوە کورتێک لە هەواڵە سیاسەکان دەبینین و دواتر دەچێن ناو بڕگەکانی دیکە سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕای دەگەنێت لە بەغدا دژایەتی قوارەی هەرێمی کوردستان دەکرێت. محەممەد حاجی مەحموود سکرتێری حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان با کوردستان 24 ڕاگەاند کورد لە عێراق خاوەنی دۆسەیە بەڵام بەردەوام لە بەغدا دژایەتی قوارەی هەرێمی کوردستان دەکرێت و ئەم عەقڵیەتەی دژایەتیکردنش لەلایەن عەرەبەوە هیچی لێ شین نابێت. محەممەد حاجی مەحموود جەختی کردەوە ئەگەر هەرێمی کوردستان هەموو شتێک ڕادەست بکات هێشتا بەغدا لە کورد ڕازی نابێت. حکوومەتی عێراق پرۆژە یاسای بودجەی ڕەوانەی پەرلەمان کرد و پەرلەمانیش وەرزی یاسادانان درێژ دەکاتەوە. حەسەن نازم گوتەبێژی حکوومەتی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند بە فەرمی پرۆژە یاسای بودجەی 2021 ڕادەستی پەرلەمان کراو لە بودجەدا پرۆژەیەکی گشتگیر و تەواوی هەیە. جەختیشی کردەوە داڕشتنی بودجەی ساڵی داهاتوو لەسەر بنەمای پاکێجی چاکسازی بووە. ڕاشیگەاند ئابووری وڵات پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی و بە گوێرەی بودجە بە چەند قۆناغێک پلانی چاکسازی جێبەجێ دەکرێت. هاوکات پەرلەمانی عێراق بەهۆی بودجە پشووی پەرلەمانتارانی هەڵوەشاندەوە و وەرزی یاسادانانی درێژ کردەوە. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەاند تا ئێستا ڕاهێنانیان بە 55,000 پێشمەرگە کردووە و هێزی پێشمەرگە هێزێکی تۆکمە و کاریگەرە. وین مارۆتۆ گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەاند لە ساڵی 2014 تا ئێستا هاوپەیمانی نێودەوڵەتی بە بەهای 5 میلیارد دلار هاوکاری سەربازی و چەکی پێشکەش بە هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق کردووە. ڕاشیگەاند تا ئێستا مەشق و ڕاهێنان بە 55,000 پێشمەرگە و 185 سەربازی عێراقی کراوە. ئاماژەی بەوەش کرد لە چەند ڕۆژی داهاتوو قۆناغێکی دیکەی هاوکاریەکان کە لە سەدان ئۆتۆمبیلی سەربازی پێکهاتووە ڕادەستی پێشمەرگە و هێزەکانی عێراقی دەکرێت. و سەبارەت بە ڤاکسینی کۆرۆنا ئەمڕۆ چین ڤاکسینی دژە کۆرۆنا پێشکەش بە تورکیا دەکات. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا لە هەژماری خۆی لە تویتەر ڕایگەاند بەردەوام دەبن لە گرتنەبەری ڕێکارەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. وەزیری تەندروستی تورکیا ئاماژەی بەوەش کردووە ئەمڕۆ قۆناغی یەکەمی ڤاکسینی دژی ڤایرۆسی کۆرۆنا لە چینەوە دەگاتە ئەنقەرە. جەختیشی کردەوە لە داهاتوودا بڕی زیاتر ڤاکسین بەدەست دەهێنن. یەکەم تاقیکردنەوەی ڤاکسینی ئێران لەسەر کچێک تاقی کرایەوە. ئێران تاقیکردنەوەی مرۆیی لەسەر ڤاکسینی بەرهەمهێنراوی وڵاتەکەی ئەنجامدا و تاقیکردنەوەکەش لەسەر تەیبە مخەبیر یاخود تەیبە مخبیر
کچی سەرۆکی لیژنەی جێبەجەکاری فەرمانی خومینی جێبەجێکرا. دواتر ڤاکسینەکە لەسەر عەلی عەسکەری جێگیری کاروباری دەستەی جێبەجێکاری فەرمانی خومینی ئەنجامدرا و ڕایگەیاند ڤاکسینەکەیان بە تەواوی سەرکەوتوو بوو لە داهاتووشدا ئەوە دەسەلمێنن. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان و هەواڵە سیاسەکان هێنا دەچینە ناو بەرگەکانی دیکەوە. بەڵێ ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما یەکێک لە پێداویستیە سەرەکیەکانی ئێمە لە ماڵا بەکاری دەهێن و زۆر گرنگە فەرش و کومبارە بۆی کا لە ڕێگەی گۆڕانکاریەوە لە دیزایانی ماڵ و فەرش و کومبارەکانی خۆمانەوە لە سەرمای زستان یاخود لەناو ئەو سەرمایە خۆمان بپارێزین بە گەرم ڕاگررتنی ژێر پێمان کە هاتوچۆ ئەەکەین. بەڵام ئێستا کە شەپۆلێکی بەتینی سەرمای هەرێمی کوردستان دەبینین کە هەیە و خواست لەسەر کڕینی فەرش و کومبار زۆر زیاتری کردووە. لەم فیچەرە چۆنێتی بەرهەمهێنان و جۆر و دیزایانی فەرش و ڕاخەرەکانتان بۆ دەخینە ڕوو پێکەوە دەیبین. ئێمە وەکو بازرگانانی هەرێمی کوردستان ئیشی فەرش و کومبارەکەن بۆ ماوەی 10 بۆ 12 ساڵە بێ ئیشی فەرش و کومبارەکەین لە هەرێمی کوردستان. ئەم ساڵ وەکو پێویست نەبووە، وەکو داهاتی ئەم ساڵمە وەکو ساڵان نەبووە، فەرقی جیاواز بووە چونکە بە پێوەی کە ئەم ساڵ وەکو ساڵان نەبووە، فرۆشتنیشمان کەمتر بووە و بازاریشمان کەمتر بووە وەکو ساڵان، تقریبا لە 140-150 فەرقی کردووە. ئێمە وەکو یەکێک لە بنکەکانی فرۆشتنی فەرش و کومبار لە شاری سلێمانیدا کار دەکەین. ئیشکردنی ئێمە لە وەرزی ناوەڕاستی وەرزی پاییزەوە کە سەرما و سۆڵ دەست پێ دەکات ئیشکردنی ئێمە تاوەکو پاش سەری ساڵ ئیشمان هەیە و خەڵک لەم مدەتەدا دەست دەکات بە گۆڕانکاری لە دیزانی ناوماڵەکەیدا و لە ڕاخستن لە ڕاخەرەکانیان بە تایبەتی فەرش و کومبار دێن بۆ لای ئێمە خواستیان لەسەر فەرش و کومبار لە وەرزستانە بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان. ئێمە کومباری تورکیمان هەیە لەگەڵ فەرش ئێرانیدا، عادەتەن بازاڕەکەش کومباری تورکی زیاترە لەبەرەوەی کوالیتەکەی باشترە، بەڵام فەرشی ئێرانی بە جیاواز لە فەرشی تورکی، فەرشی ئێرانی فەرشێکە کوالیتەکەی باشترە لە ڕووی دروستکردنەوە، لە ڕووی کوالیتی و کوالیتێکی باشترەوە نرخەکەشی گرانترە. دابەزینی نرخی تمەن حتمەن کاریگەری دەبێت لەسەر فەرشی ئێرانی، بەڵام ئێستاش کۆمپانیەکانی فەرش لە ئێران زیاتر ئیشەکانیان بە دۆلارەکەن. بەڵێ لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بەوە کرد کە ئەمڕۆ یەکێک لە تەوەرەکانمان سەبارەت بە کرێنشینان ئەبێت بۆی بزانین ڕەوشی کرێنشینانی هەرێمی کوردستان و داتا و ئامارەکان چین. ئێمە میوانداری زۆر بەڕێز مەحموود ئیسماعیلمان کردووە کە جەنابیان سەرۆکی کۆمەڵەی کرێنشینانی کوردستانی لقی هەولێرن و لێرە زیاتر باس لەوە دەکەین کە کرێنشینان لە هەرێمی کوردستان لە چڕۆشەکان بەخێر هاتین سەرسەر و سەرچاو. جاری باس سەرەتا بزانین ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر داتایەکت لابێت
بەگشتی چەندێک کرێنشین هەیە و چەندێکی لە سنووری هەولێر و نەهەولێرایە. سەرەتا بەنایخوای گەورە سوپاس بۆ ئەو میێوەدارەیە، سوپاس بۆ کەناڵەکەتان و هەلێرەوەش بە پیرۆزبای ساڵیادی دامەزرانی کۆمەڵی داکۆشی لە مافی کرێنشین لە سەرجەم کرێنشینانی هەرێمی کوردستان دەکەم و بە تایبەتی لە شاری هەولێر و دەوروبەری. سەبارەت بە ڕەوشی کرێنشین ئێمە ئەگەر بگەڕێنەوە کەمێک بۆ دواوە سیر بکەین ڕەوشی کرێنشین ئەتوانین بڵێم ڕۆژ بە ڕۆژ لە ناخۆشی و لە زیادبووندایە ڕێژەی کرێنشین و بە تایبەتی ئەم پەتایە نەگریسەی کە بەسەر میلەتەکەمان دەهات بە کۆی گشتی بە جیهان و بە کوردستانیش بە تایبەتی و هاتنی شەڕی داعش و دەتوانم بڵێم قەیرانی ئەو داراییە وای کرد کە زیاتر ڕەوشی کرێنشین بتاکید بەرەو خراپی و بەرەو نەهامەتی بڕوە کە ئەمڕۆ تێدا دەژین. سەبارەت بەوەی کە کرێنشین چەندێکە و یاخۆ چەند ئامارەکەی چۆنە لە ئێمە بۆ زانیاری بەڕێستان ئێمە 5.7 میلیۆنەتیمان هەیە هەر لە زاخۆ تا دەگاتە خانەقین توێ کۆمەڵەکە ئێمە کۆمەڵێکی خۆبەخشە بەیەک چاوسەیری هەموو کرێنشینەکان دەکەین بێت لای ئێمە هیچ جیاوازێکی نییە کرێنشین لە هەر شوێنێکبی ئێمە لە خزمەتیاندا دەبین و هاوکاریان دەبین. بۆیە ئەتوانین بڵێم لەو ڕۆژەوە کە پاشی بڵێن پرۆسی ئازادی عێراق لە 2004 دامەزرا تا ئەم لەحزەی ئێمە تێدایە بە هەموو لە قونێنەرەکەمان لە سەروی 900,000 کرێنشین تۆمارە لە لای ئێمە کە فۆرمان پڕکردێتەوە داتا و معلوماتیان هەموو لای ئێمە پارێزراوە لای ئێمەیە. سەبارەت بە هەولێر ڕێژەی کرێنشین لە هەولێر تا ئەم ساتێکە لەگە بەڕێستان دانیشتن و چەند لەسەر ڕەوشی کرێنشینیانەکەین نزیکەی 23,000 کرێنشین لای ئێمە تۆمارە. ومانای ئەوە نییە کە هەر ئەوەندە هەیە بەڵێ زیاتریش هەیە بەڵام خۆت ئەزانی باری ئابووری تاسیری زۆر لەسەر کرێنشینان کردووە و دەتوانم بڵێم بێ ئەمەلەشی لە دەرونی پەیدا بۆ کە هیچ مستەفید نەبووە بەتایبەتی لەبەر ئەم دۆخەوەشتانە بۆیە ئەتوانین بڵێم کرێنشین لە زیادبووندا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. بەڵێ جا با بزانین کە بەرزترین کرێ و کەمترین کرێ چەندێکە وەکو لە لای ئێوە ئامارێکە بێت لە لای ئێوە زانیاریەکە بێت. سەبارەت بەکرێی ئەمە دەتوانم بڵێم ینی شتێکی ئالۆز معقد بوو یان بۆ لەبەر ئەوە پێویستی بە یاسا بوو وەختی خۆی کە یاسایەک دەرچوو ئەم یاسایە بە ئەوەی بوو تهدید دەکرد کە ڕێژەی کرێنشینی تهدید دەکرد ڕێژەی کرێنشینی بەڵام بەداخەوە ئەم یاسایە وەخت خۆش ئێمە لە خولەکانی ڕابردوو چەندین جار پرۆژەمە هەبوو چەند جار بۆ چونمان هەبوو کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە پەرلەمانە و ئەتوانین بڵێم پشتگوێ خراوە ینی بۆ ئەم یاسای یاسای بەکردانیانی خانوبەرە وەکو بە عەرەبیکە قانون تعدیل ئیجار زۆر گرنگە بۆیە تۆ ناتوانانی تهدیدی ئیجار بکەیت بەدەست تۆ بێ یان بەدەست خاون ملکە بێت چوشی قانون نیە یاسانیە کە یاسای کە بی تهدیدیەکە و خۆش ئەزانی بەرز و نزمی دراوی ئەمەش تاسی دەکە دیناری عێراقی و دۆلار و شتانەش تاسیلەوە دەکە بەڵام بۆیە پێویستە یاسایەکە بێ و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینینەوە ینی بیرەوە بکەنەوە کە یاسایەک بە هەمانجی لەگەر لایەنە پەیوەنددارە وەکو وەزارەتی شار و وەزارەتی ئاوادانکردنەوە کۆمەڵی کرێنشینی ئەمە هاوکاریش بین لەگەڵیان بتوانن ئەو یاسایە هەموار بکرێتەوە لە بەرژەوەندی هەم خاوەن ملک و هەم کرێنشین بی و هەم کێشەش بۆ حکوومەت دروست نەکات بۆ ئێمە زۆر کاریگەری خۆی دەبێت و زۆر ئەساسیشەکە بیری لێ بکرێتەوە و بە زووتی کات ئەم یاسایش دەربچێت. وەکو دەزانی ها کاتێکە کەرەنتین بوو داواکرا لەوانەی کە خاوەن مڵکن کرێ کەمتر وەربگرن لە کرێنشینان هیچ کات بیرتان لەوە کردووە کە کارێک ئەنجام بدەن لەو کرێی کە باست کردوتت ئەو یاسایە ڕێک بخرێتەوە جگە لە یاساکە وەکو هاوکاریەک وەکو یارمەتیەک کۆمەڵەکەتان داوا بکات کە خاوەن مڵکەکان کرێی کەمتر ڕەچاوی باری ئابووری خەڵکەکە بکەن. ئێمە لە سەرەتای هاتنی ئەم ڤایرۆسە نەگریسە هات ئێمە لە کەناڵەکان و لە زۆر لە هەم بەبێ جیاواز لە هەموو کەناڵەکان بانگەوازمان کرد و داواشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هاوکاری کرێنشینیان بن لەم دۆخەنە ئەموارە لەبەر ئەوەی بڵێن ئیش و کار کەم بوو موچە خۆتەزانی موچەکە دوا دەکەوتەوە دات وەلی هات کە ئێمە بانگەوازمان کرد خۆشبەختانە وەکو کۆمەڵی داکۆچی لە مافی کرێنشین و بە ناوی سکرتات و هەموو ئەوکانیش خۆشبەختانە لە هەرێمی کوردستان نزیکەی 600 کەس خاوەن ملک لە کرێنشینەکانمان خۆش بوو و ئێمە یەکەم بانگەوازەکە ئێمەش ئەو بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە یاسایەک بە زووترین کات دەربکە
لە خاون مولکەکانی خۆ بە تایبەتی ئەوانەی کە حکومت بکەیداوە وەکو وەزارەتی ئەوقاف وەکو شارەوانی وەکو هەندێک وەزارەتی ئەوانە خۆشبەختانە بڕیارەکە درا بەڵام زۆر درەنگ بوو یعنی دەتوانێت بەڵام لە ناو تەنگژەوت ئەوەکەی نەبوو کە کرێنشین کەمەکەوە بێ بڕیارەکە درا بەڵام بەداخەوە بەس ئەوەی کە وەکو کۆمەڵە ئێمەکە کردمان لەسەر 600,000 خاون ملک لە کرێکانی خۆش بوو هەولێر نزیکەی لەسەر 150 کەس هەر بۆ نمونەوەتان باسەکەم من خاون ملکێک 7 خانی بەکرێدا بوو من لە یەک لە کەناڵەکان مخابەرەم کو داوام لە خاون ملکەکان کە لە کرێنشینەکان خۆش بوو لەبەر وەزعی بەگشتی کە باسمان کرد وەزعەکە چۆنە ئیتر هەر لە کەناڵەکە دەچم پەیوەندی پێکردم و دوایی هات بۆ لای ماڵیشمان وتەوە هەر هەفتیان خۆش بوو کە ماگەران 300,000 بوو هەتا 3 مانجیش من لیان خۆش بوو یعنی یەک لە نمونە هەرێ بە ئەوکان هەر نمونەتان زۆر بۆ بەردەوام بن ئەو یەکە نیشتە جوانەی کە دروست دەکرێت زۆر جاڵەمان بۆ کرێنشینانن و بە شێوازی فۆرم دابش ئەکرێت هەندێ مەرجی تێدا هەیە بۆ نمونەیەک یەکێک لە ساڵەکان ساڵ 2019 بوو مەرجێک لە مەرجەکانە بوو بە پێی منداڵ چەند منداڵی هەبێت ئەوەی بەرئەکەوێت ئایا ئەو مەرجانە وا ناکات کە ببێتە ئاستەنگ لە بەردەمی کرێنشینێک بۆی دەرنەچێت یانی نەتوانێت ئەو یەکە نیشتە جێبووناتیایدا بنیشێت من ڕاستە ینی ئەوەی کە تۆ باسێکی ڕاستە بەڵام ئێمە ئەوکو کۆمەڵی کرێنشین ینی بیرۆکەیەکی تایبەتمان هەیە بەس لەبەر ئەوەی ئەمە ناو عمقی معناتی کرێنشینی ئەزانی چۆنە ڕێنمایی هەبێ باشە هەر شتێک کە حکوومەت پرۆژێک بۆ بەناوی کرێنشینیا بۆ کەم دەرامەت و ئۆنایکە ڕێنمایی تیابێ بۆ سەقاق خۆی وەگری ڕێنمایش بە گوێرەی پلەکانە و بەردەوام بێت لەسەر ئەو یەکانی کە دروست دەکرێت و ئەوانەی کە مستحقن و دوایی بە پلەکان بێنە خوارەوە بۆ نمونە من مامۆستام هەیە کرێنشینی لە ئەمە 35 ساڵ خزمەتی هەیە هەتا ئێستا 50 مەتر زەوی نییە بەڵێ 35 ساڵە مناڵی هەیە کرێ چییە تەمەنی ئەوە نییە وەزعی خراپە یعنی ئەمە دەبێت لە ڕێنماکاندا بن منش مەبەستمەوە خەڵکێک هەیە 4-5 ساڵە هاوسەرگیر کردو ماشەڵا 3-4 مناڵی هەیە کرێتیشە هەیشە نزیکەی 12 بۆ 15 ساڵە کرێتی بەڵام منداڵی نییە لەو حاڵەتەیە شمولی ناکات من شتێک بە بیری جەنابتان دێنمەوە لە ساڵی 2016 بۆ 17 بەڕێز وەزیری شارەوانی ئەو کات لە کابینێ ڕابردوو وەکو من لە دوای نادم وەکو نوێنەری کۆمەڵی کرێنشین کە چۆن ڕێنمایی دەربکەین بۆ دابشکردنی زەوی ئەوە بۆ مێژوو دەڵێم یەک لە ڕێنماکان ئەوە بۆ وتمان بە پێی ساڵانی خزمەتی ئەگە فەرمانبەرە و ئەگەر کرێنشینی کرێکاریشە بە پێی ئەوەی چەند ساڵ کرێنشینە وتی چۆن دەتوانانی ئەوە تهدیدکەی فەرمانبەرەکە ئاسان وتم دەتوانم لەبەر ئەوەی ئێمە هەر کرێنشێک لامان تۆمار بێ کە چەند ساڵ تۆمار بێ دائیمەن لژنەشمان هەیە یعنی دائیمەن و ڕێنماییشمان لەنا فۆرمەکە هەیە کە پابندە بەو خاڵانێکە ئێمە کە پرێ ئەکەنەوە کە کرێنشین لە ئێمە دەتوانین تهدیدان بۆ بکەیت ئەوەندە ساڵ کرێنشینە ئەوەندە منداڵی هەیە باری ئابووری وایە باری تەندروستیان وایە شوێمە کرێنشینمان هەیە کەم ئەندامی هەیە لە ماڵەوە شەلە دەماغی هێ لە ماڵەوە یعنی خۆشی درێژخایەنی هەیە دروستە بەڵێ ئەوە هەموو تاثیری هەیە کاک مەحموود تا لێ بکۆڵینەوە کێشەی کرێنشینان زۆرە لە هەر لایەکەوە کە ئەیگیری چۆن هەر کێشیان هەیە بە حکومیەکە هەموو مانگێک وەکو موچێک ئەمان ئەگەر موچە هەبێت نەبێت ئەگەر باری ئابووری باش بێت نەبێت ئەمان هەرە بێ کرێ خۆیان بدەن بە تایبەتی ئێستا کە بەهای دۆلار زۆر بەرز بۆتەوە هەندێک خاوەن مڵکەیە داوای کرێکەیە کات بە دۆلار بدرێت ئەمەش نیگەرانی بۆ کرێچیەکان دروست دەکات ئێوە چه هەنگاوێکتان چه هەنگاوێکیش بەتەمان بنێن بەڵێ سپاس بۆ ئەو پرسیارێکی ینی زۆر لە جێ خۆتی سەبارەت بە بەرزبوونەوەی دراو خۆت ئەزانی دراو لە دەست کەستانیە ینی کۆ بریارێک دەدرێت ئەو حکوومەتی عراقی کردی لێرەوە لە هەم کەناڵەکانش باسم کردووە کە ئەمە ڕاستە ئەگەر فشاری بەنکی دووەلی لەسەر بێ یان ئەوە بەڵام بە نەتیجە ملەتەکە زەرەکە خەڵکی عراق و کوردستان هەموو زەرەکە و ئەم دراوەش لەم کاتە کە بەرز بەوە زۆر تەسیری کرد لە سەرژیانی کرێنشین هەر ینی ئینسان بۆ نمونە باسی بکەین ئێستا کرێکارێک ئەچێ دا 15 ڕۆژ ڕۆژانەی ئەوەیە کە ینی بە چه حاڵ کرێکەکەی دەرەکە بە 300,000 لە خانوێکدا بۆ نمونە باش ئەدی بژێوی ژانی خاریەوە و دۆلار هەر چەند دۆلار بەرز بێت لە دراوی عراقی کەم نرخی دێتە خوارێ کەواتە تاثیر لەسەر هەر لە کرێکە هەتا دەگاتە سەروتر هەموو تاثیر لەسەر هەمووان دەکە بۆیە ئەمە پشێوێکی دروست کردووە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی کرێنشین یعنی چ بەرنامەیەکمان یاخۆ پەیامێکمان هەبێ ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین زۆر گرنگیشە وە لێرەوە لێ من لە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران دەکەم
یاسای بەکرێدانی خانوبارە ینی بکرێتە ینی ئیشی لەسەر بکرێ و بچێتە واری جێبەجێکردنەوە لەبەرەوەی ئەمە زۆر تەئسیر لە سەرژیانی کرێنشین دەکات ئەگەر دراوش بێتە خوا بەڵام تهدید بۆ نمونە ینی بە ئێمە بە وازحی تەواو کرێنشین کە ئێستا دەمانبین و ئەو باسیوان دەکەین بۆ نمونە خانێکی 100 مەتری ئەگە بەیانی یاسایەک دەچێت بۆ نمونە سبینێت لە 200,000 نابی زیاتر بێ ئەمە یعنی لە بەرژەوەندی کرێنشینە ئێستا دیاردەیەکەیە من حەزم لێرە کرێنشینان ئەوانە هەمووش بزانن و بۆ ئەوشمە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە پەیامەکە ئێمە ئەگەێنین تەبعاً ئەمە دراستمان کردو و بەڵگەشمان هەیە کە یاسانە بێ خۆت ئەزانی مخالفات زۆر دەبێ ئێستا مەکتەب عقارەکان ناڵێم هەمووی بەڵان هەندێکیان کە خانوو بەکرێ ئەدە بۆ کرێنشینێکی شاری هەولێر ڕێزم هەیە بۆ ئاوارەکان کە هاتوون لێرە و بەڵام کە یەکێکی ئاوارە یەخۆ یەکە عەرەبێکەکە چێ 50,000 زیادەکە بانی لێ پشێمانە بێتەوە ئەمە نابێ ئەمە دەبێ یاسا بێ چۆن دەبێت تۆ کرێنشینی خۆت بازەکەی بدە دوو قات بازەکەی بە بەڵام ئاوارەیەک بێ 50,000 بدات و ئەوە بدێ بۆی ئەبێ مەکتەب عقارەکانیش ئەمەش ئیلتزام بە یاساکان یاساکە بێ کە بە گشتی بی هەم لە بەرژەوەندی کرێنشین هەم لە بەرژەوەندی ساحب مڵکەکە بێ ئێستا باس سێوت کرد کە کەسێک دێ ئاوارەیە خەڵکی ئەم شارە نیە بە بەڵگە لامانە بە بەڵگە لە لاتانە یاسای با بڵین ئەو بەرژەوەندیانی کە بیری لێکەنەوە بۆ کرێچیەکی خەڵکی کوردستان لە خەڵکێکی تریش بە هەمان شێوەیە بۆ نمونە ئاوارێکیش دێت هەمان ئەو بەرژەوەندانەیە کە بۆ کرێچیەکی هەرێمی کوردستان لەبەر چاوەگرن بۆ ئەوانیش لەبەر چاوەگیرێت خۆی ئەمە ئەگەر بینە سەر حەقیقەت و بەڕاشکاویش بڵێن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک خەم لە کرێنشینەکانی خۆمان بخوا بەچی چارەسەر دەکرێت خۆی یا هەدەفە سەرەکیەکەی یەک خاڵێکی زۆر گرنگە تۆ ئەگە ساڵانە حکوومەت پلانی هەبوو وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی پلاندانان و بە هەمانجی ئێمەش ئێمە دائیمەن هاوکاری حکوومەت بینە بۆ ئەو نییە من زەم یامەتی حکوومەت بکەم بەڵام ئێمەش تاکێکین لەو ملەتەوە کوردین و ئەتوانین پرۆژەمان هەبی ئەتوانین لە بەرژەوەندی حکوومەتەکەمان و هەموو هەمانجی لە بەرمان زۆر گرنگە بۆیە تاکە چارەسەر ئەوەی کە حکوومەت ساڵانە پلانی هەبێ پلانی دروستکردنی یەکەنیش لەجێ بنین ئەگەر بۆ جەنابتان بەرزکەم ئەوە لە کەناڵەکەشتا من بە ڕاشکاویش هەر قسەم کردەوە بە ڕاشکاویش قساکەم ئەگەر بێ دراستێکی ورد بکەین لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە ئەوەن بە دراست یەکەنیش لەجێ بن دروستکراوە تاکو ڕێژەی کرێنشین کەم بێ و بارپرسینەکە تشتانی حکوومەت نەخێرا ئەم دەرەستێ زۆر کەم بووە هەر بۆ بەڕێستان باس بکەم ئێستا لە هەولێر دوو پرۆژەی لە بەرژەوەندی کرێنشینە لەوەتی من کە سەرۆکی کۆمەڵی کرێنشین لە هەولێر لە 2009 من باسی هەولێر دەکەم شارەکانی تریش دوو پرۆژە لە بەرژەوەندی کرێنشینان بووە و بەڕێستانیش باش ئاگادان یەکەم گوندی کۆری دووەم هانەستی بەڵام ئایا ئەم دوو یەکەنیشتە جێبوونا ئەم دوو پرۆژەیە وای کرد کە کرێنشین کەم بێتەوە نەخێر و چەندین زەوی بە ناوی کرێنشین درا بە کۆمپانیەکان بەڵام بەداخەوە کرێنشین لێ مستەفید نەبوو ڕاستە هەولێر ئێستا من دەستخۆشی لە هەموو کۆمپانیەکانەکەم کە هەولێری ئاوادان کرد و شارەکانی ئاوادان کرد بەڵام ئەگەر بێتە سەر کرێنشین لە بەرژەوەندی کرێنشین نەبووە ئەوەی پارەدار بووە ئەوەی ئیمکانەتی باش بوو دەتوانانی بە خۆی یەکەیەکی نیشتەجێ شوێ کرێنشین ناتوانانی پێشینێ بدات ناتوانانی بە پارەیەکی زەبلاح و بە ماوەیەکی 5 ساڵ ئەوەوە پارێ بدە بۆیە ئەمەە ئەتوانین بڵێم کەم تەرخەمی هەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هیوادارین لە کابینین و ئەم کەم تەرخەمیە بڕەوێتەوە نەمێنێتەوە و ئێمە هەماهەنجین ئامادەشین پرۆژە بێ هاوکار بێ هەچۆنێک بێ بەڵکە بتوانین کرێنشین لەم حاڵەتە نائاسایی لە حاڵەتە نەخۆشە ئینقازیان بکەین بە هەم لاکمان دەستەوە سامی دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەین محمود ئیسماعیل سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان لقی هەولێر و ئینشاءڵڵا لە ساڵیادی دامەزراندنی دیکەتان کە ئینشاءڵڵا ئێمە میوانداریتان بکەین و ئینشاءڵڵا ئەم کێشانە هیچی نەمان سپاس دەکەم وەڵا من پێم خۆش بوو لێرە شتێک هەیە کە لە کەناڵە بەڕێزەکەتان تەوجیهی بەڕێز سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئێمە پرۆژەیەکمان هەیە ببوورە پرۆژەکەت نزیکە 11 مانگ دەبێت دامانە بە ئەم پرۆژەی زۆر گرنگە ئەگە بە کورتی بۆت باسکەم ببوورە کاتەکە پرۆژەکە گرنگە بۆیە کەناڵەکەشتان دنیام دەگاتە شوێنی خۆی بەڵێ تقریبا نزیکە 11 مانگ دەبێت ئێمە وەبەرهێنەرێک لە شاری سلێمانی هەیە لەگەڵ ئێمە دانیشتووە و بە نووسراوی ڕسمی و نوێنەری هادوو جارش لەگە بەڕێز سەرۆکی دەستەوە بەرهێنان دانیشتین پرۆژەکە چۆنە داوای کردووە تەنها بۆ ئەوی معاناتی کرێنشین کەم بێتەوە کرێنشین لە هەرێمی کوردستان کەم بێتەوە
ئەم بار قورسێ لەسەر شانی حکوومەت کەم بێتەوە وتی تەنها زەوین بداتی هەموو شتەکانی خۆتری خۆم دەیکەم و تەفاصیلی پرۆژەکەشمانەکە لە بەرەوەی مەزانێ بۆتان باسکەم بۆیە من داوا دەکەم سەرۆکی حکوومەت بەڕێ سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران مابخە لەسەر ئەو پرۆژەی مە بکەن و تەجروبەشمان بکەم بزان لە بەرژەوەندی کرێنشین و لە مەسلحەتی حکوومەت زۆر تەواوە هیوادارین کە دەنگتان بگاتە جێی مەبەست و دەستخۆشی لێ جەنابەکەی زۆر سپاس بەڵێ ئێستاش پێکەوە دەچین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان دەبینین و دەگەڕێم وڵاتە. وەرزی سەرما شتی سیر و سەمەرمان پێپشانەدات بینومانە دەریاچە بەستوێتی و بەستەڵۆکی بەستۆ خەڵک بەسەری هاتوچێ کردووە بەڵام زۆر کەمە ئەگەر شەلالێک بوەستێت ڕەوشی کەش و هەوای باکووری کوردستان بە جۆرێک گۆڕانکاری بەسەردا هاتووە لە شاری نەرزنگان پلەی گەرما بۆ 15 پلەی ژێر سفر دابەزیوە بەهۆیەوە ئاوی تافگەی گریلاوکێ بە تەواوەتی بەستوێتی و دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشی بۆ ناوچەکە دروست کردووە گەشتیاران و هاوڵاتیانیش لە هەموو گۆشەیەکی ئەو شارە یاخود ئەو وڵاتە یاخود دنیاوە بۆی دەچن بۆ ئەوەی کە وێنە بچرکێنن لەو تافگەیی کە بەستوێتی کاتێکی خۆشیش بەسەر دەبن تافگەی گریلاوکێ کە هەر بە ناوی گوندەکەی خۆشیەوە کە لێی نزیکەی 30 کیلۆمەترێک هەر لەو تافگەیەوە نزیکە لە سنتەری شاری نەزرگان دوورە تافگەکە لە هەموو وەرزەکاندا دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێنی هەیە بەجێیان ڕنگ و شێوە خۆی دەنوێنێت ئەویش ئەو وێنانەی کە دەیبینین وێنەی ئەو تافگەیە بەشێکی ئەوەیە کە ئاوەکەی هێشتا نەیبەستۆ بەڵام بەشێکی تری ئاوی تافگەکە بەستێتی بەڵێ وەرزی سەرما گۆڕانکاری بەسەر کەش و هەوا هێنێت جا کەش و هەوا کە لە هەموو کاتێکا لە گۆڕانکاریە ئێمەش پێگومان لەگەڵ کەش و هەوایە زۆربەی شتەکانمان گۆڕانکاری پێدێت لەگەڵ ساڵەکانیشە مۆدێلی شتەکە زۆر ئاگۆڕێت بۆیە وتمان کە باس و بابەتێک لە شتێک ئەکەین کە پەیوەندی بە خانمانەوە هەیە گۆڕانکاریش بۆ خانمان شتێکی زۆر خۆشە بە تایبەت حەزەکەن دایمە لە گۆڕانکاریە بن خانما شۆخ و شەنگ و هونەرمەندی ئیتاڵی مۆنیکا بەلوچی کە تەمەنی 56 ساڵە ئەو زۆر بە کەمی گۆڕاوە
جیاوازتر لە خەڵکی دیکە هەر بە گەنجی ماوەتەوە هێشتا وا دیارەکە لە 35 ساڵیە و تەمەنی گەورە دەرناکەوێت و کانگای نهێنی بە گەنجیمانەوەی لە 8 خاڵدا باس کراوە منیش بۆی کە ئەو خاڵانە بۆ ئەوە بگوێزمەوە باسی لێەوە بکەین دانە بەدانە خاڵەکانی دەڵێم ئەو خانمە شۆخ و جوانە بە ڕێژەیەکی زۆر ئاو دەخواتەوە کە نابێ ئێمەش ئاو خواردنەوە لە یاد بکەین و چاودێری کێشی دەکات لە زیادبوون و بەردەوام لە یەک کێشدا خۆی هێشتۆتەوە وەکو ئێمە نییە لە وەرزێکە کە ئەچین بۆ سەیران و سەفرە دەسەکەی بە خواردنی یاپراخۆ بابەتان و قەڵەوە بیدواتر کێشمان داوەڵێتەوە بەردەوام وەرزشیش دەکات ئەمە یەکێکی دیکە لە خاڵەکان ئەگەر چەند خولەکێکیش بێت واتە وەرزشکردن واز لێ ناهێنێت هەموو خواردنێک دەخوات تەنها کۆنتترۆلی ڕێژەی خواردنەکان دەکات ئەوەش نییە ئێمە هەندێکمان هەیە ڕێژیمێکی وا قورس دەکەین تەنانەت ڤیتامینەکان و زۆربەی ئەو مەوادانی کە پێویستە پێمان ناگات ئەمەش دروست نییە ڕۆژانە بە ئاوی سارد خۆی دەشوات و هیچ نەشتەرگەریەکی پلاستیکیشی بەکار نەهێناوە ئەمە یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکان و نهێنی قشپڕی و قژە زیندووەکەیشی ئەوەیە کە هەرگیز وشکەرەوە بەکار ناهێن یا بە زمانی خۆوان بڵێ مجەفیفە و یاخۆ سشواری ناکات و بەردەوام لێوەکانی بە شێداری دەمێنێتەوە گرنگی تەواویان پێدەدات هەروەک دەزانین جوانی ژن ئەوەیە کە لێوەکانی جوان بێت و گرنگترینیش کە وای کردووەکە وا بمێنێتەوە گرنگترینی و خاڵانە کە هیچ کات بە میکاپەوە ناخەوێت واتە شوو بە پێستی دەدات ئەمش خاڵەکانی نهێنی جوانمانەوەی ئەو خاتونە شۆخە بوو هەر لەناو ئەم بابەتە دەمێنینەوە باس لە شۆخ و شەنگی خانمان و جوانی خانمان دەکەین کە چۆن بە شێوەیەکی نەترۆڵ و جوان دەرکەون ساڵانە پێش هاتنی ساڵی نوێ جۆرێک لە مۆدلی مێکاپ باسمان کرد دێت و خەڵک بە پێی ئەو مۆدلە خانمان بە پێی ئەو مۆدلە ئەڕۆن و مێکاپەکەن بەڵام بۆ ساڵی 2021 هیچ جۆرە مۆدلێک بۆ مێکاپ دەستنیشان نەکراوە هەروەها پێشبینی مۆدلەکانی مێکاپ بۆ ساڵی نوێ کە چین ئێمە لەگەڵ پسپۆرێکی تایبەت بەم بابەتەکە ئەمیش هەر خانمێکی زۆر شۆخ و شەنگە خاتو سازان ئەمین و لە لای هەموو لایەک لە کچان و خانمانی کوردستان ناوبانگی خۆی هەیە کە چەندە خاتونێکە لە کارەکەی خۆی شارەزایە پرسیاری لێکم بە خێرهاتی زۆر سپاست دەکەم بە قوربان زۆر سپاس لۆنگۆش حیاتم زۆر ئەزیزی زۆر سپاس دەکەین با لەوە دەست پێ بکەین وتمان نۆ مێکاپ شتی وا هەیە نۆ مێکاپ بۆ ساڵی 2020 بەڵێ هەیە ئەوە بخۆی ناوی میکاپ نۆ میکاپ بلوک میکیازیان دانایە بەس چییە میکیازەکە بە شێوەیەکی دانایە زۆر خەفیفە یعنی کە ئەنۆ میکیازی نەکردیە یعنی نۆ مێکاپ نییە چونکە دەزانیت ئێستا مەسەلەن گرنگترین شتە پیستە جوان بیتن ئەگە پیستە جوانبی پێویست ناکە فاوندیشنی لێدەی ئەگە فاوندیشنت لێنەدا ئێستا مەوزوعی لاش لیفتی هاتیە مەوزوعی مایکرۆبلیدینگ دەکەی کە برۆت بە شێوەیەکی زۆر تەبیعی دیار دەبیتن ئەو شتانەوە دەکەن کە زۆر بە تەبیعی دەردەچی ئەو جا ئەساسی کرێمەی لێ دەی ئەگە مەسەلەن هەندێک هایلایتەی لیکوید لێ دەی لێوەکانی خۆت هەندێک گلۆسی بکەی بەو شێوەی دیارە کە هیچ نەکردی بەس هەندێک شتشت دانایە خات و سەزان گەروا بێت ئێمە گەر هەر شتێک بە پێی مۆدل بڕۆین باوەڕ ناکەم ئەم ساڵ بە قسەی مۆدل بکەین ئەگەر بڵێ ئەتو ساعتەکە دەرێەوە فەقیری نەخوارد ئەمە دەچین منزەڵە دۆڵمەی دەخۆین و درەنگ دەنوین و ئەوە هەموو شتێکی عکسی ئەو ژنەمان دەکرد بەس لە بە هەندێک ماشەڵڵی لێوێ تانی چەند ساڵیش ئادەم چای هەرەوها بیتن بەس نا هەموو کەسێک ئەو شتێک تەبدیق ناکات مەسەلەن منونا ئەوانی زۆر بەناو بانگن ئەوانی زۆر مۆدلەکان کە لۆیان زۆر مهمە ئەو شتانە بەس خۆم یەکێک ئەم بە خۆم ناوەڵام 25 میکاپ دەکەم یعنی میکاپ نۆ میکاپ لوکمان ناوێ هەسا هەردووکمان بێک و 50 کیلو میکاپمان پێوە من و تۆ لە سەرەتای لە کۆتایی ساڵەکەین و لە سەرەتای 2021 بەرەو هەنگاوەنی ئەبە من و تۆ یەکسەر دەستمان پێ بکردا بە بێ میکاپات بەڵام من و تۆ بە هەردووکمانە 50 کیلو میکاپمان زۆر باشە خانمێک ئەگەر بێوێت سەرنجڕاکێش دەرچێت ئەو ناتوراڵ بێت چی بکات مێکاپیشی هەبێت و ناتوراڵیش دەرکەوێت بەڵێ ئەوە دەبی ئاگای لە پیستەی خۆی بی زۆر وە بکاتن کە پیستەی زۆر جوان بی شەوان قەت بە میکیاز نابی بنویتن سبێناوچی هەردەستی دووبارە دەبی ئەو شتانە دەکات شەوان کە دەمچاوی خۆی جوان پاک دەکاتەوە کرێمی لێتدا دووبارە سبێنەکەی ینی بکاتەوە دژە خۆر زۆر مهمە چکە ئەگە دژە خۆر لێنە دێ لەکەت لە وەردەگریتن لە کەشتوەگەیتن دەمچاوت هەندێک برین لەکەکانوە دەکا کە ئەتوو حەز دەکەی فاوندیشنی لێ دێت بشاریەوە بەس ئەگە تۆ شتانە بکەی دەمچاوت جوان و سافبی ئاوی زۆر باش بخۆی باش بنووی بنچاو درەژ نەبیتن دەتانی بەس لێوەکان هەندێک سۆراوەی خەفیف لێدەی نا گلۆشتی خەفیف لێدەی
بەو شێوەیە ئەتو دەتانی بێ میکیاز بچێ دەری هیچ مشکلەشت نابێت. باش ئێمە لە باسی مۆداین دەڵێن ئەم ساڵ مۆدی ئەوەیە کە وتمان مێکابێکی کەمتر یان مێکاب نەکرێت ئەوە بۆ ئێوەی کە مێکاب ئارتیستن کێشە دروست ناکات کەمتر خەڵک مێکاب بکات و کەمتر گرنگی بە مێکاب ئەگەر لە بەحسی کوردستان بکەین نەخێر چونکە کوردستان ئەو شتەی نیتیان کە برین نۆ مێکاب بیتن حەزیان لێ میکیازەکە زۆر بیتن بەس ئەگە ئەوڕۆپای بیتن ئەوە هیچ ئەمە فێرم چکە ئەو شتە ئەو داواکاری دەکەن کە ئەوان حەز ناکەن هەندێکیان زۆربیان بەس مەسکارەی لۆیان بەسە. باش ئەم پرسیارە بە شێوەیەکی تر ئەی ئەم بابەتەوە ناکات دەستان کراوە بێت کاڵێ نۆپێکا بە دڵی خۆت ئەم جارە چی ئەوێ تاقیکێتەوە مۆدێکی تایبەت نییە شتێکی تایبەت لوکێکی تایبەت نییە بڵێ وڵا ئەم ساڵ مۆدلی ئەمێ بە ئەمە سمۆکیت بۆ بکەم ڕاستە دەزانیت کە ئەگە بەحسی مشتری بکەین ئەتو دەبی مشتری چ داوا لە دەکە دەبێتەوە بکەیت کە سرویسەکە تو دەدەی بەس ئەکیید دڵنیا بەگە یەکێک هات گوتی ئەمە نۆ مێکەپ لوکم دەوێتن ئەو هیچ ئەمە دەبی لۆی بکەین بەس ئەگە ئەم بەخۆم مۆدلێکی بیرم ئەم من لەسەری بکەم سەبارەت ئەم پیشانی بدەم ئەو شتشکە دەبی هەنچین ئەم بەخۆم قرار دەدەم و لۆی دەکەم بەس ئەگە کە مشتری نادەبێت و مشتری چی دەوێت دەبی ئەوهای لۆ بکەین زۆر باشە ئێمە زۆر جار حەزەکەین مێکابێکی کەم بکەین بەڵام ئەوانی کە کارمەندن بەیانیان ناچن بۆ دەوام بە پەلەپەل جاری وایە مێکابێکەکە زۆر تۆخ دەرەچێت یان جاری وایە مێکابێکەکەات کاڵە ئێمە وازانین کاڵی مێکاب بەوەی کە کەمیەیەکی کەم لە دەم و چاو بدێن ینی نەختێک لە دەم چاو بدەین یا هی ئەوەیە کە چۆن بەکاری بهێنی چۆن بەکاری بینی هیچ مواد هیچ ینی علاقی بە مۆزوعی دانیە تەکنیکەکەیە تەکنیکەکە ئەتوکود بەو شێوەی دەکەی هەندێکمان هەیە بە حەز دەکەین زۆری تێ بکەین زۆر وەی زانی ئەگە زۆر زۆر دانەی ئەوە دەبیتن زەح ئەوە دەبیتن ینی تۆخ دەردەچیتن بەس دەبی سەبر بکەی هەندێک کەسێ ئەگەر ئەیشی هەیە لە دائیرەی نادەستە سبێنان دەستە دەرێ میکیازێکی زۆر خەفیف دەکاتن شێوەکەیش دێتەوە دەستە دەرێ دەتوانین لەسەر ئەو میکیازی تۆختر بکاتن بەڵێ هەندێک کەس هەیە فاوندیشن زۆر بەکەمی بەکارهێنێ بۆ دەم و چاو ئەمە هەڵە دروست ناکات لە چونکە لە مودەیەکی کەما لە ماوەیەکی کەمە یەکسەر کاڵە بێت یان بە دەم و چاو نامێنێ لە بری ئەوەی کە مێکاپەکە جوانتر دەرکەوێت ناشرینتری ناکات نانە دەزانین ئێستا فاوندیشن وشی ئەمن عادەتەن دەرێم ئەگە تو ڕۆژانە دەچێ ئیشێ خاستن ئێرە کوردستان گەرم دەبی مانجی 6 و 7 بێ فاوندیشن بڕۆ دەرێت دژە خۆری دانێ شەوەکەی وچی دێ و ماڵ دەچێت دەرێ ئەو جە فاوندیشن دانێ بتەوێنێتەوە فاوندیشنێک دەتانی ڕاوەستیتن 3 ساعت وچی من چکە من لە سبێنە حتا هێوارێ ئیش دەکەم فاوندیشنی من بەستی ئەمە تەکنیک ئەمن برین طبقه لە دوو طبقەی دەکەمەوە دەکەم کە ئەساسەکەم بمینێتن بەس ئەگە تو لۆتو مهم نییە و ئەساسە مەکە چەند ئەساسی لێ دێ چەند يعني اكيد دەم چاوت تێک دەچیتن بە مۆزوعی بەستی دەبێت و ئاگاد لە پیستەی خۆت بیت و محاولە کە سبێنان نەکەی هێواران بکە ناعکس ئەگە سبێنان ئیش دەبی هێوارە بچی و ماڵی دەمچای خۆت بشۆی زۆر باشە کاتە باسی ئەوەت کردوت من ڕۆژانە ئەوەندە کاتژمێر مێکاب بە دەم چاومامێت تا چەندێک گرنگەکە مێکاب کوالێتەکەی باش بێت و چەندێک ماوەی ئەومان بۆ هەیە کە مێکاب بە دەم چاومانەوە بمێنێت زۆر مهمە یەک کە مەوادەکان ئەسڵی بیتن بە هیچ شێوەیەکی نابی لە پیستت ئەوە بکاتن دوو بەخۆی ئەو دەبی چەند کەم لە دەم چاو بیچەند باشترە لە پیستەی تو بەس یەکەی وەچی من کە برین 13 ساعت لە دەم چاومە ئەوە من وە دەکەم کە ئاگەم زیاتر لە پیستەی خۆمە یعنی زیاتر پاچی دەکەمەوە زوو دەچمەکن یەکەچی کە دەم چام لۆ بکە بە مەچینە ئەوشتانە بەس ئەگە ئەتو برین دێ و ماڵێ نەک دانیشی هەر ڕاستن دەمچای خۆت بشۆ بتەوێنێتەوە میکیاز باش نییە لۆ دەمچاوی چونکە پیستەی خۆت ئەساسەکە زۆر مهمە ئاگاد لێبی گرنگترین شت کە دوای مێکاپکردن ئەنجامی بدەین کە پێست پاکەکەینەوە چ شتێکە وچی دەمچای خۆمان پاک دەکەین زۆر ستێپ هەیە بەس سیروم زۆر ئەساسە زۆر کەس لەبیر دەکەوەیان زانی بەس دەمچای خۆیان دەشون کرێمەچی لێدەن بە ستێپەکەی دەبی بکەی وچی دەمچای خۆت شوشت دەبی تۆنینگی بەکاربینی تۆنینگی بەکارینە سیرومی دەکەی سیرومەکە زۆر مهمە و لە عمری هەیە کە عمری خۆی ینی هەیە لۆ 30 ساڵی ئەو دوایە کرێمی بنچاوی کە زۆر لەبیر دەکەن ئەوانش بەکاربینن ئەو شتانە زۆر مهمە یەکێک بکاتن شەوان پێشی بنویتن سبێنان پێشی میکیازی بکە دەبێت ئەو تەوان دیسان بکاتن مێکاب لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازی هەیە ئەکید 100% لە وڵاتی ئێمە چۆن ئەیبینی لە وڵاتی مێ حەزمان لە مکیازیە زۆر حەزمان لێ زۆر سارق بیتن ینی ئەوە بیتن 25 کیلۆ بێ من دەرێم زۆر حەزیان لێ زۆر بیتن بژانگ بی ئایلاینە بی سۆراوی سۆربی هیچ مشکلان نییە بەس هەموو دەوڵەتێک ستایلی خۆیان هەیە بنمونە بچێت دانمارک لە دانمارک زۆر حەزیان لە مکیازی نییە ژنەکان زۆر سیمپلن مەسکارەك لۆیان بەسە ئەسڵەن هەندێک لێوی خۆیان ئەوە چی دادنێن و خەڵەس بەس هەیە کە دەوڵەت ستایلی خۆی هەیە زۆر باشە تا چەند گرنگی ئەدرێت بە براندەکان لە مێکاپکردنە
گرنگە کە براندێکی بەناوبانگ بێت یان هەر کوالەتێکی باشیە بێتەوە کوالەتی باش بیتن زانیت ئەتو براند کە عادەتەن پارەی دەدەی ناچتەکەی دەکری لۆ ناوەکەی ئەتو ناکری سەبارەتی لە ناویتی چونکە هەموو شەریکەک ئەگە براندێکی عالەمی بیتن هەمویان لە یەک شەریکن بە زۆربەی شەریکی وەچی یەک دەکەن ئەو جا مهمترین گرنگکە کە ئەتو کوالەتی باش بی و فێک نەبیتن بەس کە ناو ئەوە لەسەرتووە دوایە تو دەتەوێت فلان و فیسکەی بکری ناوەکەی ئەتو زیاتر پارەکەی دەی مەوادەکە بەس مهم باش بی و هەموو پیستەوە چیەک نییە دەبی ببینیوە چ جۆرە پیستە لۆتو باشە ئێستا مەسەلەن ئەمن لۆ براندێک لۆ من لۆ پیستم باشە فاوندیشن ڕەنگە لۆتو ناگونجێتەوە بەچی بزانم چ براندێک باشە بۆ پێستم جاری وایە تۆ شتێکە کڕی گرانە و تاقیەکەیتەوە لەسەر یەک لەسەر ئەمە هیچ حالێکی هەیە تۆ حالێکی هەیە دەزانیت دەبی بخۆت تاقیبی بکەیەوە یەک دوو دەبی لە خۆت بزانی مەسەلەن ئەگە چیە کرد میکاپ ئارتیستە چی ئەگە ئەو میکاپ ئارتیستە شتێکی لۆ تودانە کە ئەو پروفێشنەڵە دەبینی لە پیستەی تو دەگونجێتەوە دەتانی لێ بپرسێرە بێ زەحمەت ئەو فاوندیشن لە منت بەکارهێنا ناوی چیە دەتانێت لە سەروی بکڕی ئەگەر بەخۆشت چوی دەتەوێت بگەڕی دەبی هەندێک دوکان هەیە تێستت دەدەنێت لەوەی گچکە تێستە ئەگە ئەتو جێت لێ بۆ فاوندیشنێک لۆ تو باشە تێستی بکە ڕۆژە گوش دێ سەر ئیش ئەوەی بەکاردێنی لۆسبێنێ ئەتو چکە خاستن گلۆپە و هەوایە ئەو شتانە بە خۆت ئەتو دەزانی فاوندیشن چەند دەمینێت چەند نامێنێتەوە زۆر باشە بە پێی ئەو کاری کە من ئەیکەم ئینارێکی زۆر بەردەم و چاوم ئەکەوێت هەندێک کەسیش هەیە نا هاتوچۆی دەرەوە ئەکات بە هەمان شێوە تیشکی خۆری بەرەکەوێت میکاپیش ئەکات هۆکارێکم پێ بڵێ کە من ئەو میکاپە بەدەم و چاومەوە ئەو کاریگەرە خراپەی نەبێت لە ژێرەوە چی لێ بدەم کە ئەو تەسیرە خراپەی سەر باڵێن مەوادەکان بەسەر دەم چاومە بەڵێ ئەمن تەبان دوونی لەگە تەلەبەکان ئەوان فێر کردبوو دەزانین چەند مهمە ئەتوەچی دەمچای خۆت پاک دەکەی سبێناوچی دەمچای خۆت دەشۆی دەبی تۆننگی بەکاربینی دوای دەبی سیرومی بەکاربینی دوای دەبی کرێمی ڕوتوبەی بەکاربینی وەچی ڕوتوبەت بەکارهێنە دەبی کرێمی بنچاوی بەکاربینی دوایە فیکسم پلاسەکەی دەبی لێ دەی وەچی ئەوەت لێدا دیشە خۆرەکەت لێ دەی و ڕادۆستی پرایمی دەبی لێ دەی وەچی پرایمی لێ دەی کە ئەنو جامەکە ئەتو ئەو هەموو شتت کردیە وەچی ئاوەچیە جامەکەش لێ دەدەی کە پرایمەکەیە ئەو ئەساسەکە کە برێن چیمیاویەکەیە بەو شێوەیە ئەساسەکە ناستەکن پرایمی قپاتی کردیا تۆ تەبقات لێ دەیکات چین بە دوای هەموو تەبقات و هەموو تەکنیکە وەچی ئەو شتێ دەکەی ئاگاد لە پیستت زیاتر دەبیتنێت زۆر باشە خەت و سازان تۆ وەک دەبینین لە سوۆسیال میدیاش بە بەردەوام ئامۆژگاری دەدەیت بە بینەرەکانت زیاتر پرسیاری شتێکت لێ ئەکرێت فاوندیشن فاوندیشن 90% ژن مشکلی فاوندیشنیان هەیە مشکلەکە لە پێستمانە کە ئاو ناخۆینەوە یان کەش و هەواکەمان بە جۆرێکە یان مشکلەکە لەوەیە کە ئەوەندەی لە سوۆسیال میدیا دەبینین پێستێکی صافی هەیە و وازانین هەر بزەبت ئەمە ئەو پێستە صافێ لەکە زۆر جوانە و زۆر سپاس لە ئەو سوالەی هەردووکە یەک خەڵک وەچی سوۆسیال میدیا دەبینی وەی زان هەموو کەسێک پرفێکتە لە بیریان نەچیتن سوۆسیال میدیا بتەوێنێتەوە هەموو کەسێک حەز دەکات ڕسمێکی پرفێکت بڵاوکەنەوە لە بە هەندێ طریقەك هەیە بەو شێوە ڕسمی خۆت دەگری و ئێستش هەموو تەلەفۆنێک فیلتەری هەیە ئەگە تەلەفۆنی کامیرەی عادیبی ناسناپچات فیلتەر بیتن ئەو جا ئەوە برین عفوا قسەی دەکەم درۆیە یعنی ڕاستگۆیی نییە چونکە ئەمە هەمومان پیستەمان مشکلەکمان هەیە سەبارەت لە سوالە ئەویت کە برین عفوا چ بوو پرسیارم کردوتم هی ئەوەیە کە ئێمە گرنگی بە پێستمان نادەین وایە یاخود لە سوۆسیال بەڵێ کەش و هەوای ئێمە تەسیری هەیە کەش و هەوایەکە تەسیری لەیە فەقیرانەش نازان بە چ شێوەیەکی یعنی پیستەی خوان ئاگیان لێبیتن و ئاوی زۆر ناخۆنەوە و درەنجیش دەنون ناخواردنیان غەڵەتە هەموو شتێک غەڵەتە ئێوەی ئەوە هەموو غەڵەتە دەمچاوی خۆشیان ناشۆن لەسەر ئەو مەوزوعی کە من ئێستا بەحسم کرد هەر دەستشن برین فاوندیشنێکی فول کاڤرج لە دەمچاویان دەن ئەکید ئەوە تەسیری دەکە و جوان دەرناچیتن بەس مووی لابێ لە دەمچاوت ئەساسا دەمچاوی خۆت پاکەوە ئەوانە هەموو دۆرەچی هەیە ئەگەر دەتەوێت میکیازەکی قورس کوبرێمەشی قەیماغەچی لە دەمچاوی خۆت بدەیت ئەوە زۆر زۆر ئەساسە زۆر تەواوە جا شتێکی دیکەشێ ئێمە وازانین میکاپکردن تەنها لە جەرەوەیە ئێمە لە ناخەوە ئەبێ میکاپێک بکەن خواردنی باش بخۆین چکاگە لە ژێرە تۆ پێستە جوانە بێت هەر چەند تەبقاتیشی لێدەی چینیشی لەدەی هیچ ئیسپادەی نییە و بۆ بینەرانیش یانی بەڕاستی من تۆم لە پێشەوە نەبینی بوو زۆر کەس هەیەواتە سەورەکات بە فیلتەرە یانە بەڕاستی جوانێک ماشەڵڵا تایبەتت هەیە و بەردەوام بە لە ئامۆژگاریەکانت چونکە ئەوەی کە بە ڕوخساری کەسەکانە خۆیان دەبینی بێگومان ئەزمونێکە کە ڕوخساری خۆ دوا باشە بۆیە بۆ هاوڵاتی کچەکانمان توزانم خانمەکانمان کە زۆر حەزەکەن بینەری تۆن
بێبەشیان نەکەیت لە ئامۆژگاریەکە هەرچەند بێبەشیانشت نەکردووە وەڵ ئەوە بە کۆرۆنەی دێمەوە ئیش دەکەم ئەمە خوشکم لە خزمەتیان بم بەس مهمە ئەوان جێ بدەن و باوەڕ بە فەقیرانە زۆرش جێ دەنێ بەندێ باوەڕ ئەوە نمایە بەس ئینشاءالله ئینشاءالله ئەوی ئەم پێم دەکرێت لە خزمەتم زۆر سپاسی تۆکەین ئەم بانیە لەگەڵمان بووی سازان خان سپاس بۆ ئەوەڵامەکانی زۆردارم خانمانمان سوودی تەواویان وەرگرت ئینشاءالله زۆر زۆر سپاس لە هەموو لایەکی زۆر سپاس چاوم بە قوربان بەڵێ پێکەوە دەچین بینەری نرخی دراوەکان و هەروەها زێر دەبین بزانین بە چ شێوەیەکە ئەمساڵ ئەمڕۆ بازاڕەکانمان. بەڵێ ترامپ و میشێل ئۆباما بە کاریگەرترین کەس بۆ ساڵی 2020 هەڵبژێردان جا با بزانین بە چ پێوەرێک بە پێی ڕاپرسیەکی دامەزراوەی گاڵوب دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە 18 کۆی دەنگەکانی بەدەستهێناوە بە کاریگەرترین پیاو بۆ ساڵی 2020 هەڵبژێردا دوای ئەوەش باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا لە 115 دەنگەکانی بەدەستهێناوە و بە دووهەم کاریگەرترین پیاو دەستنیشان کرا جگە لەوانیش میشێل ئۆباما بە کاریگەرترین ئافرەت هەڵبژێردرا دوای ئەویش کەمالا هاریس جێگری سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا بە دووهەم کاریگەرترین ئافرەت لە ساڵی 2020 هەڵبژێردرا دامەزراوەی گاڵوب ساڵانە ئەو کەسانەی کە کاریگەریان هەبووە لە جیهان بەگشتی و لە وڵاتی ئەمریکا بە تایبەتی لە پێوەرێکدا بەپێی چەند خاڵێک ئەو هەڵبژاردنە ئەنجام دەدات و ئەو دەنگدانە ئەنجام دەدرێت دواتر ئەو کەسانە هەڵدەبژێڕێن کە کاریگەریان هەبووە لە جیهان و لە ئەمریکا بە تایبەتی دیارە لە دۆناڵد ترامپەوە تاوەکو کەمالا هاریس میشێل ئۆباما و باراک ئۆباماش بە هەمان شێوە ئەمانە 4 کەسایەتی بوون کە لە لایەن دامەزراوەی گاڵوپەوە هەڵبژێران و بە کەسایەتێکی کاریگەر ناوبران. ژمارەیەک جوتیاری پارێزگای ماردینی باکووری کوردستان چەندین سەوزەی وەک توور و سیر و گێزەر و پیاز و سەوزەی دیکەیان چاندووە. حەسەن ئێرتاسی کە یەکێکە لە جوتیارەکانی کیزاڵتەپە و توورێکی بەرهەم هێناوە کە 7 کیلۆ 750 گرامە. ئەو جوتیارە دەڵێ بێ ئەوەی کە هیچ هۆرمۆنێک یان هیچ پەیینێکی کیمیاوی بدات بە سەوزەکانی بە تایبەتی ئەو توورانە ئەو توورەی بەرهەم هێناوە دەشڵێت زەویەکانیان بە پیتن خاک و ئاو و هەواکەشیان هی ناوچەکەیان بۆ کشت و کاڵ زۆر گونجاوە وەک لە وێنەکانیشا دیارە توورێکی زۆر گەورە کە لەسەر تەرازوو کە کێشی دەکەن 7 کیلۆ 750 گرامە دیاراوە کاتی دەرکردنی توورەکەیە بەڵام کە دەیکێشن پرسایەکەی یاخود کێشەکەی کێشێکی لە توورێکی ئاسایی زۆر زۆر گەورەترە جا لە باکووری کوردستان خاکێکی بەپیتی هەیە هەر ئەوە نییە توور و سەوزەی لە تەنانەت لە دیار بەکریش لە ماردین لە دیار بەکر ئەم شارانە شووتی باش تەنانەت لە یەکێک لە گۆڕەپانەکانیان شێوازی شووتێکیان داناوە کە شووتێکی زۆر زۆر گەورەیە ئەوە هێمای ئەوەیە کە شووتی باش بەرهەمدێنن ئەویش لەسەر تەرازوو کە وەزنی دەکەن و یاخود دەیکێشن ئەو توورە 7 کیلۆ 750 گرامە.
بەڵێ ئەمە بوو بابەتەکان و هەروها بەڕگەکانی ئەمڕۆی ڕۆژ باش تا سبەینە بە بەڕگە و بابەتی دیکە دێنەوەلاتان بەخواتان دەسپێرم و ماڵاوە.